بۆ گفتوگۆی زیاتر لە سەر چیرۆکی مرۆڤەکانی کوردستان میوانداری بەڕێز شادومان محەممەدمان کردووە کە بەڕێزیان ڕێخەری ویم بوو کڵەپن. کاک شادمان سڵاو لێبێ بەخێربێ. سڵاوم کاتتان باش، هیواداری مۆش سەرکەوتوو بن. بیرۆکەی چیرۆکی مرۆڤەکانی کوردستان چۆن سەری هەڵداوە؟ بەڵێ دیارە کتێبی چیرۆکی مرۆڤەکانی کوردستان هەر لە پێشەکیە تعبیرە لە یا بڵێن دەربڕینە لە کۆکردنەوەی چیرۆکی کوردەکانی هەر چوار پارچەی کوردستان واتە باشوور و ڕۆژاوا و باکوور و ڕۆژهەڵات کە ئاماجی سەرەکی لێ بڵاوکردنەوەی ئەو چیرۆکانەیە کە بەگوێی خەڵک نەکەوتووە یاخود نەخوێراونەتەوە. بۆیە لە ڕێی ئەو فۆتۆگرافە پرۆفشناڵانە یا پیشەگەرانی کە لەو پارچانی تری کوردستان کارمان بۆکەن ئەوان چیرۆکەکان بۆ ئێمە ئەنێرن و پاشان ئەمەش لە لای خۆمانەوە چیرۆکەکانیان لێ هەڵەبژێرین و پاشان داڕشتنەوە لە ڕووی ڕێزمانی و زمانەوانیە بۆ ئەو چیرۆکە هەڵبژێراوە ناکەین و پاشان لە سەرجەم پلاتفۆرمەکان یاخۆ بڵین لە سۆشیال میدیاکانی دامەزراوی وین بە تایبەتی ئێمە پێیجێکمان هەیە بە ناونیشانی هیومانس ئۆف کوردستان یاخود مرۆڤەکانی کوردستان لێ بڵاو ئەکرێتەوە هەفتانە هەفتەی چیرۆکێک واتە هەفتەی پارچەیەک لەوانەیە کە لە بۆمانێت بڕیتە چیرۆکی باشوورە یاخود ڕۆژهەڵاتە یاخود ڕۆژاوا یاخود باکوورە. ئاماجی سەرەکی ئەوەیە ئێمە بە درێژایی مێژوو هەموو میلەتێک پێویستی بەوەیە چیرۆکێ بۆ گێڕانەوە. ئێمە گەر لە بیریشمان نەچێت لە مناڵیەوە زۆرجار ئەڵێ نانکەم چیرۆکی بۆ گێڕامۆیە باوکم چیرۆکی بۆ گێڕامەیە دایکم چیرۆکی بۆ گێڕینەوە دیارە ئەو چیرۆکە لەگەڵم چیرۆکانە جیاوازیان هەیە بەڵام لە یەکشتا یەکەگرنەوە ئەویش بوونی چیرۆکە. ئێمە مەبەستمان لەوەیە ئەم چیرۆکانە ون نەبن بۆەوەی نەوەکانی داهاتوو جیلی داهاتوو ئاشنابن بەم چیرۆکانی کە کورد هەیەی لە هەر چوار پارچێکی کوردستان بەبێت جیاوازی و کاتێکی شکاڵی مرۆڤەکانی کوردستان بۆ نەمانتۆ مرۆڤەکانی کورد چکە بڵین مرۆڤەکانی کورد ئەبێ لەسەر تاسەری گیان لەسەر ئاستی گیانە چیرۆکی کورد کۆگەینەوە بەڵام کاتێک گەڵین چیرۆکی مرۆڤەکانی کوردستان مەبەستمان ئەو چوار پارچەیە بەڵێ ئەمە وا ئەکات کە من لە باشوورم چیرۆکێکی ڕۆژهەڵات خوێنمەوە ڕۆژهەڵاتێک ئاشنابێ بە چیرۆکی باکوور باکوورێکیش ینی ئاشنابێ بە چیرۆکێکی ڕۆژئاوا چونکە ئێمە لە پیجی فەرمی یاخود بڵین لە سوۆشیال میدیای فەرمی چیرۆکی مرۆڤەکانی کوردستان بە سێ زمان چیرۆکەکە بڵاوکرێتەوە هەفتانە ینی کوردیەکە سەرچەکەیە هەروە بە زمانی ئینگلیزی و پاشان بە زمانی عەرەبی و بازێک شیتایە ئەوانەی باکوور بە زمانی کرمانجیش بڵاوکرێتەوە. لە هەمووی گرنگتر ئەم کتێبە بە فلتەرە ئاڕوە ینی بۆ نمونە ئەو فۆتۆگرافە خۆی چیرۆکێک سەرنجی ڕاکێشاوە یا بڵین چیرۆکی کارکتەرێک سەرنجی ڕاکێشاوە فۆتۆ ئەگرێت چیرۆکەکەیما بۆ نەرێ ئێمە هەڵسەنگاندن بۆ چیرۆکەکەکەین داڕشتنەوەیەکەکەین لە ڕووی زمانەوانی و لە ڕووی ڕستەسازی و لە ڕووی خاڵبەندی ئەمانەوە کە بڵاویشیەکەینەوە جارێک تر لە کتێبەکە فلتەرێکی تر ئەڕوا پێداچوونەوە بۆ ئەواکرێ بۆ ئەوەی کە کەمترین هەڵی زمانەوانیمان هەبێت و بە زمانێکیش بەگا هەموو خەڵک بتوانێت بیخوێنێتەوە بەبێ دەستکاری ناوەڕۆک ینی ئەمە دەستکاری ناوەڕۆکی چیرۆکی هیچ مرۆڤێ ناکەین تەنها دەستکاری ڕێخستنەوەکەین چونکە جاری وایە ئەو بەڕێزی کە چیرۆکەکەی هەیە کەسێکی خەڵکی گوندە ینی پیشەگەرێکە بۆی هەیە خوێنەوار بێ بۆ هێنە خوێنەوار بۆ هەیە کەسێکی زۆر ناسرااو بێت بۆیە ئەتوانی بڵێن چیرۆکی مرۆڤەکانی کوردستان تعبیر نییە لە چیرۆکی کەسێ ئیلا ئێمە بڵێن ئەیناسین نەخێر ئێمە چیرۆکی ونبوو کۆکەینەوە. هوەری فۆتۆگرافی لە کوردستاندا تا چەند توانیوێتی پەیامە هوەرەکەی خۆی بگەیەنێت؟ خۆشببختانە ئەمە هیوایەکی زۆر باشەکە ئێڵێ مانی فۆتۆگرافی زۆر باش لەسەر ئاستی کوردستان لەم چەند ساڵی پێشووتردا سەریان هەڵاوە کاری زۆ باشیان کردووە و درکیەکەی ینی هەستی پێەکەی کە ئاستی فۆتۆگرافی زۆر چۆتە پێشەوە بەڵام ئەم بابەتیان مەرجنی هەموو فۆتۆگرافیە بتوانێت چیرۆک بجارڕێتەوە یان بتوانێت فۆتۆکە و چیرۆکەکە بەیەکەوە یەکان گیرکە ینی وای لێ بکە تعبی ئەو کە کاتێک تۆ وێنی کەسەکە ئەبینی چیرۆکەکە ئەبینی هەستکەی ئاوێتە بوونێک هەیە ئاوێزە بوونێک هەیە لە نێوان چیرۆکەکە و فۆتۆکایە کە یەک ئەگرنەوە و ئەسنەوە سەرچاوی یەک بابەت کە تۆ بتوانانی سوودی لێوەرگری. دەستان خۆش بێ پێشتر باست لەوە کرد کە ئەم چیرۆکانە چۆن هەڵدەبژێرێن و ئایا ئەو چیرۆکانی کە هەڵەبژێرێن و ئەو کەسانی کە هەڵەبژێرێن تیشک دەخرێتە
چ لایەنێکی ئەو کەسە لەسەر چ بنەمایەک ئەو کەسە دەستنیشان نەکرێت و کێن ئەوانەی کە دەستنیشانیان دەکەن. بەڵێ یەکی لە ڕێگەزەکانی چیرۆک تاوان ئێمە خۆمان نەزانین چیرۆک واقعیمان هەیە و خەیاڵیشمان هەیە. ئەم چیرۆکانە هەمووی واقعین، چیرۆکی ڕاستەقینەی کارکتەرەکان بوونیان هەیە، کارکتەرەکان خۆیان چیرۆکی خۆیان جەڕنەوە. فۆتۆگرافەکە یاخ ئەو فۆتۆگرافی کە یەکێک لە پارچەکانی کوردستان کارمان بۆکان کەوتۆتە سەر زەوق و سەلیقە و لێهاتووی و کارامەی فۆتۆگرافەکە کە چیرۆکێکمان بۆ ئەدۆزێتەوە ئەو کەوتۆتە سەر زیرەکی ئەو کاتێ ئەو چیرۆکە بۆ ئێمانێری ئێمەش سەیرەکەین ئەم چیرۆکە بزانین ئایا ئەگەر بڵاویکەینەوە سوودێکی بۆ کۆمەڵگەی کوردەواری بێت یاخۆی کاریگەریکی ئیجابی بڵین پۆزتیڤ دروستەکات چونکە ئێمە لە بیرمان نەچێ ئەم چیرۆکانە هەمە شەشنن هەمە جۆرن هەمە ڕەنگن ینی بۆ نمونە تایەتی کەسێک چیرۆکێکی زۆر زۆر بچووکی سادی ژیانی خۆی جێڕاوەوە بەس ئەکرێت سووتی پێ بگەێنرێت ینی بە خەڵک بیخوێنێتەوە هاندانێکی دا دروست بێت ینی وای لێ بکات تەشجیع بێت چیرۆکی غەمباری تایە چیرۆکی خەفەتایی تایە بەڵام سەرێکی دوجار لە پۆینتێکە هیوابەخشی تایە ینی ئەو چیرۆکانی کە تو خوێنیتەوە هەستەکەیت لەواچە خۆتی دیابدۆزیتەوە ینی کەسێک بینێتەوە ئەوش حەسکە ئەڵێ باشە ئەی بۆ من چیرۆکی خۆم باز نەکەم منیش بۆ چیرۆکی خۆم نەجەڕمەوە ینی ئەمە هاندانێک دروستەکات چونکە لە بیرمان نەچێت ینی بوونی ئەم چیرۆکانە یاخود هەبوونی چیرۆکی کوردی یەک شتی زۆر زۆر باشە کە بۆ پاراستنی نەتەوەی لایەنی نەتەوەی یاخود ناسنامە و شوناسی تۆ 100 ساڵی تر ڕەنگە زۆر بۆمان لە ژیانە نەمابێتی 50 ساڵی تر بەڵام ئەم چیرۆکانە ئەم کتێبانە ئەمێنەوە بۆ نەوەکانی داهاتوو لەبەروی لە بیرمان نەچێت لە ماوەی چەند ساڵی ڕابردووە زۆرێک لە وڵاتانی کە ئێستا توانیویانە لەسەر پێی خۆیان بۆسن پشتیان بە ئەرشیڤ بەستووە پشتیان بە مانەوەی چیرۆک و ڕووداوەکان بەستووە بۆی ئێمە ئەبێت ئەگەر ئەو ڕووداوانە سادەش بن ئەگەر ئەو چیرۆکانە سادە بن لەواچێت لە ساتێک لە ساتەکان ڕۆژێک لە ڕۆژەکاندا لە داهاتووە شوێنی خۆی بگرێت سوودی خۆی هەبێت. بەڵێ بەنیاز نین ئەم پرۆژەیەتان وەکو کتێب جگە لە زمانی کوردی بە زمانەکانی تریش بڵاو بکرێنەوە. هەڵبەتە بۆ بەڕستم باس کرد لە سوۆشال میدیا بە 3 زمان بڵاو کرد لە کتێبیشە کوردیشی تیا و ئینگلیزیشی تایە و بازێکی شانتیە هەر بە زمانی کەرمانجی خۆ بڵین بە ئەوەی کە لە باکوور پێ نووسێت و پێ قساکرێت بۆ شەوازە بڵاو کراوەتەوە و بەرنامەی تریشمان بۆیان هەیە ینی بۆ فراوانکردن لەبەر ئەوەی کە هەر بە تایبەتی لەم چەند ڕۆژەی ڕابردوو کە فیستیڤالی ڕەمەزان لە ڤین بەڕێوەچوو بەڕاستی کاتی ئەم کتێبەمان بڵاو کردو لە نێو خەڵکە دەنگانەوەیکی زۆر زۆر باشی دروست کرد زۆر زۆر ینی ئیجابی دروست کرد وای لێکرد لە پارچەکانی تر و فۆتۆگرافی تریش پەیوەندیمان پێوەکەن بڵێن کاکە وڵای ئێمەش حەزەکەین بەشدار بین لەو پرۆژە گرنگەیە لەو پرۆژە گرنگی دامەزراوی ڤیم بۆیە دامەزراوی ڤیم دیارە بە بەرنامە بیری لەمە کردوەوە کاتێک کە ئەم پرۆژەی هەڵبژاردەوە پرۆژەیەکە دوورمەودایە ینی درێژمەودایە کاریگەری خۆی بەجێهێڵێ لە ئایندای ئەم شتە ئەبینرێت لە ئێستا ئێمە ڕەنگە چیرۆکێکی زۆر بە ئاسایی سێرێکی زۆر بە سادەی بەڵام ڕۆژێک لە ڕۆژان ڕەنگە دەرهێنەرێکی جیانی دەرهێنەرێکی ناوخۆی بەسەرچاو سوودی لێوەرگرێت. واتە کتێبەکان مەبەستمە بڵێم کە ئەکرێت بە زمانێکی تر ئەگەێنرێتە شوێنی مەبەست بۆ نمونە ئەو کتێبانەتان بڵاو بکەنەوە بیبەن بۆ باکوور بیبەن بۆ ڕۆژهەڵات. بەڵێ بێگومان بەرنامەیەکی چونکە ئەم کتێبە لەم ساڵە بڵاو کراوەتەوە لەبەرەوە بەرنامە ڕێژیشمانداناوە لە سەرجەم شوێنە کللتوریەکان کتێبخانەکان دام و دەستگا فەرمیەکان دام و دەستگا ڕۆشنبیرەکان لەسەر ئاستی زانکۆ لەسەر ئاستی کتێبخانەکان ئێمە قسەمان لەگەڵا کردوون کە دەستکەین بە دابەشکردنی ئەم کتێبانە تەنانەت بڕیارە لە هەفتەی داهاتوو لە فیستیڤالی لە پێشانگای کتێب لە شاری هەولێر لەوێش کتێبەکە وجودی هەبێت ینی ئێمە ئەو دێڕە بڵێم زۆر بەلامە گرنگە وەکو ئەم کتێبە لەبەروی خۆی بۆ هەر چوارپارچەی کوردستانە بۆمان گرنگە نەک لە سەر ئاسی سلێمانی ئەمانە لەسەر جەم شار و شارچکەکانی کوردستانە بڵاو کراتەوە بزەبەت ئەوەیە کە لە ئەڵین باشوور ئێمە هەولێرمان هەیە شاری هەولێرمان هەیە شاری دووەکمان هەیە شارچکی کەلارمان هەیە هەڵەبجەمان هەیە ینی کەرکووکی شتانانە لە یاد ناکەین ینی ئێمە ئامانجمانە ئەم کتێبە بە سەرجەم شار و شارچکەکان بە سەرجەم پارچەکانی تری کوردستان بڵاو بکرێتەوە و بەبێ جیاوازی چونکە ئێمە خۆمان ئامانجمان ئەوەیە کە کاتێک چیرۆکەکان لەو پارچانە وەرەگرینەوە دووبارە جای تر بڵاوەکەینەوە بە تایبەت بە کتێب بگاتە بەردەستیان ئەمە زۆر زۆر خاڵێکی گرنگە کە ئەو وڵاتە قسەی پێ دەکات بەڵێ مەسەلەن سووریا کوردی سووریا ڕەنگە زۆربیان عەربی بزانن بە زمانی عەربی ئەکرێ چیرۆکەکان وەرگێڕێتە سەر زمانی عەربی
وەکووتمان لە سوۆشال میدیا هەیە لە کتێبەکەش ئیشی لەسەرەکەین بە زمانی ئینگلیزی زمانەکەش تا حدێک جیانیترە لە چاو زمانەکانی ترا خەڵک زۆر خوێنێتەوە زمانی کرمانجەکەش لە باکوور کاریگەری خۆی زمانی ڕۆژهەڵاتی زمانی کوردی خۆمانە پێم وایە جیاوازی وەمان نییە کە مرۆڤێک لە ڕۆژهەڵات چیرۆکێکی باشتر خوێنێتەوە لی تێنەگات. بەڵێ بەنیاز نین ئەم پرۆژەیە بیکرێ بە فیلمێک یا بەڵگە فیلمێک و جارێکی تر لەو ڕێگەیەوە بینەر ئاشنای چیرۆکەکان بن. لە ڕاستیە ئێمە بەشی ڤیم میدیامان هەیە لە دامەزراوی ڤیم ئەوان بەرنامە و پرۆسسی خۆیان هەیە بۆ ئەوەی کە کارکەن لەسەر ئەو لایەنە کە ئەوان لاوەچ ئەوان بیری لێ بکەنەوە لەو بوارەیە بەس وەکو سیاست و وەکو ئەجەندای بەشی ئەم بەشێکە کاری تیاکەن ئێمە سابتمان کردو بەم جۆرە کاری لەسەرکەین بەڵام لە ئایندەیە ڕەنگە دەرهێنەرێک لە دەرەوەی کوردستان یا لە ناخۆی کوردستانە چیرۆکێک سەرنجی ڕاکێش خۆی بەدوەدا چونکە بۆ کارکتەرەکە ئەمەش ئەتوانێت سوودێکی زۆر باشی پێ بگەێنێت بتوانێت هەم چیرۆکی دەستکەوێت هەم کارکتەریشی دەستکەوێت. جگە لەم پرۆژەیە ئەمەیە بزانم ڤیم بەنیازی چییە؟ ینی مەبەستە بەس لەم بەشەیە؟ بەڵێ وەکو ئەم بەشە چالاکیەکەی هەر لەم چوارچێوایە بەڵام ڕەنگە فۆتۆگرافەکانمان زۆر بن چیرۆکەکانمان زۆرتر بن بەڵام ئێمە لە پاڵ چیرۆکی مرۆڤەکانی کوردستان بەشی ڤیم بۆ کڵبمان هەیە کە من وەکو سەپەرشتیارێک لەو بەشەیە ئەمەیە هەموو بۆ بەڕێزان ئاگدارکەین دامەزراوی ڤیم دامەزراوی قازانجنەویستە ینی ئەم کتێبە کاتێکە بڵاوی کردێتەوە بە بێ بەرامبەر بڵاوی کردێتەوە لە ساڵی پارە 5 کتێبی چاپ کردووە بۆ زۆرێک لە نووسەرە نوێیەکان و نووسەرە بە ئەزمونونەکان و لەم ساڵی شەڕای گەێنین زیاتر لە 6 کتێب بۆ 8 کتێب کە خراوەتە بەرنامەی کارەوە و تەنانەت زۆربەی کتێبەکان پێداچوونەوەشی بۆ کراوە ینی لە ڕووی خاڵبەندی و ڕێزمانی شەوکاری لەسەر کراوە کە لەم ساڵا بتوانین چالاکیکی زۆرمان هەبێ لە بڵاوکردنەوە ناساندنی ئەو کتێبانەی کە بەشی ڤیم بۆ کڵب لە دامەزراوی ڤیم وەریان کردووە. کاک شادمان زۆر سپاس ئەرکرد کێشە هیوای سەرکەوتنتان بەوە خوازم. منیش دواپەیامم ئەوەیە هیوادارم ئێمە وەکو کورد لار پارچێکتری کوردستانی بتوانین چیرۆکانی خۆمان نەشارینەوە چیرۆکانی خۆمان باسکەین بۆ ئەوەی کە بۆ نەوەکانی داهاتوومان بمێنێتەوە. زۆر سپاس. سەرچاو.